بیهێنە خوشکی من بیهێنە لەگەڵ یا دانیشین باوکو دایکیش جەنابیشتان جوان خان قەیچەکە باوکیشی عیلیان دانیشین لە هەر شوێنێک بێ لە ماڵەوە لە شوێنەکە لە ماڵیەوان بێ شتەکان بە هەمووی ڕوونکەینەوە ساو پیاوە ئاگای لەم شتانە نییە کە ئەم مەترسیانەی هەیە والله دکتۆر ئەگەر منیش رازی بم ئەو ئەڵێ ئەبێ دایکم و باوکم بەخوا من ئەگەر منیش خۆم رازی بم براکانی و باوکی رازی نابن یعنی رازی نابن تا ئەوان بڕیاری کۆتاییان ناو ئەوە ناکەن یعنی ئەبێ ئەم خۆی قسە لەگەڵ مێردەکەیا بکە و دوای من مێردەکەشی باشە ناسم کە هەرچیەکی بۆ بکەی ئەو رازی نییە لەبەرەوەی تۆ خۆت ستۆپی پێ بکە خۆت بیوەستێنە بڵێ تەواو ئیتر يعني بەڕاستی نا تازە وا فێر بووە ینی هیچ عیلاجێکی نییە ئەگەر مەگەر خۆت دکتۆر خۆت بێنی قسەی لەگەڵا پێگینە جوان خان ئێستا ئەگەر مشکلەکە ئەوە بێ شکلێک بێ وەکو زەلامێ بێ بۆ پێنج نەشتەرگەریە نزیکی دەکردەوە لێو بەڵام ئەو ئەمەگە وەسواسە ئەم و مەسیلابینە ئێ وەڵامە بڕۆی جوانە جیاوازەر ئەمیان لێوی جوانە ئەمیان قژی جوانە ئەمیان سنگی جوانە ئەمیان باڵە ئێخدۆ ئەم ئەوێ لە هەمویانە هەمویان کۆکاتەوە لەما ئێ چۆن ئەمە چۆنەکە باوکە گیان یخوای گەورە کە تۆی دروست کردو باسین شێوە دروستی کردو هیچ عیبێکە نییە بۆ خۆ دەشێوێنی ئەبێ هەڵوێستە بکەی وەکو دایکی دەڵێ نابێت ئاوا دوای ئەم حەز و ئارەزوێ مێردە بکەویت کەیفی خۆتە دوای خۆ حڕی بەس من پێ دەڵێم دەرەنجامەکەی خراپشکێتەوە کو دەوارێ لە زەرەر لە نیوەی بگەڕێتەوە باشترە واللهی عیب لە چاومە هەبێ لە تویان نابینم بەڵام ئیترم کابرایە یەت بە خەیاڵی خۆی سەیری مجلەیەکەکە ئافرەتەکە دۆزێتەوە اینجا زۆری شێوانە هەر دروست ینی نێر مجلە وشت جاری وا هەیە بە فۆتۆشۆپ و نازانام چی واو بۆ لیەکەن هەرچیەکی پتەوێ بەو شێوەیە ئەمە نابێ خوشکی من وەڵا هەر یەکە لە ئێمە هیچ کەسێک نییە کەمال تەمام پێرفێکت لە 100% بێ هەمومان بەس خوای گەورە بێ عیبە ئێمەی مرۆڤ یەکە وە ئەو جیاوازیش خۆشە ئەگەر هەمومان وەکو یەک بووینا یەک شکل بووینایە ئەسڵەن هەژیان لەزەتی تیانە بوو تۆ یەکەم غەڵەتێک کردو شوو بەمە کردو تازەوە ڕۆی ڕابردوو بێمە ناگەڕێتەوە دووەم غەڵەتێک کردووە کە عەمەلیاتی یەکەمە کرد غەڵەتێکی تر کردووە دووەمە کردووە سێەمێکەوە 5 جار 6 جار غەڵەتی کردو لە فەتەی دەستگیرانیە دایکی ئینزاری یاوی ئێستا گەر مناڵتان لە بینیان نەبووە خۆ تۆ نانە بەسەر جا نەسووتاوە 1000 کەس مەمنونتە ئێستا تووشی کەسێکی وەسواس بووی اینجا خۆشە شخصێتت یانی وەکو پێویست نییە بوەستی بڵێ نە چیە بێ بابێ هەیە 4 مناڵی هەیە 6 مناڵی هەیە 20 ساڵە بەیەکەون بە خۆشەویستی هاوسەرگیریان کردو کاگەتە حەدێک جابن خی گەورەش تەلاقی دانا و ڕێپێدراوە ئەبوو ئەم حاڵەتانەیە من ناڵێم تۆ داوای تەلاقە بەڵام ئەگەر ئەو کابرایە بە مەرز تۆی ئەوێ ئەم هەموو شتە و پێکات و ئەگەر بۆم نەکەی تەلاق دێن وەڵی شەریفتر لە ماڵی باوکو دایک سەربەرزوی مناڵەکەی خۆ بەخێوکە ئەو کاتە بەخوا بچیتە محکەمەش و محامیە بگری من دڵنیام هەلایانی تۆگرن ئەم هەموو بەڵگانە هەیە پزیشکەکان هەمووی تەقریر و راپۆرت دێنە کە هیچ عیبێکتیانە ناکرێت خۆت پشێوێنی خۆ بکەی بە پاشکۆی ئەم پیاوە لێ من دڵنیا دەکەمەوە عەمەلیاتی شەشەمی ژەکەی حوتەمی ژەکەی هەشتەمی ژەکەی تا ئەشێوەی تا دەم و چاو دەشێوێ ئەو کاتەڵێەوە بۆ هەبلی هاتووە بەمە و ڕازی نەبێ بەوە ڕازیەوێ ئەو کاتە تەلاق دەیە ئەوەی لێ ئەترسای هاتەی بەس پاش چی پاش ئەم هەموو کارە ساتی بەسەر خۆتێنە